سلام عليكم. عليكم السلام. هاتون بو ديدني خزمة حاجي آميني مالي خواي ديوا إن شاء الله جاء ما كأليرة بيوني نابي دستانة بقرين بس برك صوتي هلينا تاكا باشا ما ندون نبي يششيبك بيبلي أو تعمل أو جوزانا ليدا كانوا بوشان أتو إيوا جودان دكي توي كشياني دكي وا كاكا سرطاي بايزي دي سرطاي بايزي تركان ليدا كينو إيشك دبنو عرضي بالجناب الدكم جا إيوا بإشي دان خوينو دا فروشينو باشا بحر وزيلي عندك نوا أدي إيوا كرة دوسية كان ليه بكري دا قرين سيتوار كروكاريو كاكا ورا جوز كان بوبتاكينا جا جوز كان دا تاكينينو باشنو دي كان يشان خردا كينوا إيوا أدي تيشتا بروشتان دا دنيه تشتبرتشا هذه قد سوزان ما قال لي إذا كانوا نانيا نادني بعد إذا جابوا شنان نادني والله إيه تشان دني وش بزاني شلو بتجابوا لي دين قوش جابوا لي دنينو ما تخرانا بيا والله فيهم خوشة وهذا زاني عارف صار كرا تاولي من دزان خوشة بيستان أواني لا دي هميشة ضل صاف هميشة ميوان دوس سفران هميشة رازاوي بو ميوانا جوازة كان لبو فروشنين يعني لبو دستو دياريين والله بو دستو دياري شنو فروشنيشن باش دكا لأخوي بزيادة كرة جابا كمي كامولا زوري زور اي يا اخوة رحمة لو شيري اخوة عجبتا ساكا زور باشا دلين دسرنجين بوي لبو غوزان نقشي شد ديار بو لسر غوزة كان تعال بيكوتوا يدا باشا ايدا باشا قسم بو بكا لسر او غوزانا بزانم چۆن گۆزە دروست دەبێ و چت کردووە قوڕەکەت لە کوێنە و مادووبوونی چۆنە تێگەیشتی باش ئێستا من لەگەڵیش نشکێنم جابۆ ناشکێن نەخۆی ئەو بەردەمێدەن خۆ دەگەڵم مەشکێن خۆت خۆ باشە وەڵا کاکە جا قوڕەکەی لە شوێنی خۆی دێنین و شوێنی قوڕەکەی جودایە باشە کای دەگەڵ دەکەن ئەدێ تخوات ئەرێ وەڵا کای دەگەڵ دەکەین عەرزی بە جەنابەت دەکەم جوان جوان دەیشێلینەوە و دەیکەینە دیزە و گۆزە و دیزەی زلە و گۆزەی دەست لێ دروست دەکەین جا مەسەلەی گۆزە چییە؟ ئەو گۆزە چەند ڕۆژی پێ دەچێت تا تو گۆزەشی دروست دەکەوە؟ کوڕە ڕۆژی وایەدا گۆزان دروست دەکەم مارد خەرانە بێ یا باشە بەڵام ئێستا نا بۆ؟ ئێستا لێ بووم و پیر بووم بەخوا کاکە پیر نەبوو تەلەفۆنم لێ بۆ جارێکە دیکە خەرەتاوی بڵێ وەرە دیزە گۆزە بۆ زام چیەوە؟ بەڵێ ژیان لە بەرنامەم لە دیدەنیەمە وەڵڵای ئەست و شەیتانیشتی ئیشەکەی هیوای لێ هات دوات لە بۆ دەکەمەوە چاکە لەسەر قەڵاتەیەک دی دەبینەوە ئینشاءڵڵا قەڵاتی پشت ماڵات باشە جا لە بۆ دەکەمەوە چاکە گیانی من دەی سەد چاوی دەمن سەد چاوم سەی لە پیاوی تێک دەدەن ڕاست دەکەی بادە ئەرێ لەکوێ بووین؟ وەڵا جا لە دیزە گۆزان بووین دەی لە چ قوڕەشی دروست دەکەین؟ لە قوڕە سوورێ قوڕە سوورێ ئیلا دەبێ قوڕە سوور بێ باشە بۆ ئەیجا بە عەمەل ناخوڕێدی هەورەکەشی گۆزەکەشی جوان نابێ سەری من ئەدێ باشە گۆزەکان ناویان هەیە؟ چیان هەیە؟ ناویان هەیە؟ نەوێ لێنێم گۆزەی گەورە و بچکە گۆزەیە و دیزەیە و چیتەڵەیە و چیتەڵە شەربەیە و ئاوا دەدانی گوێزانم نەما دڵمینە فەقیرە خوا ڕەحمەتی بکە ئەجمەعین بە هەموو لایەکی جا باشە نەخشەت لێ دروست دەکردن نەخشەشم لێ دروست دەکردن نەخشەکە چ بوو ئێستا هەیە دەی دەنووسی میدی ئینجاپان ئینجا چییە؟ یعنی جاپان تێگرتی؟ وەڵڵایە من جاپان نازانم جاپانی نازانی شوێ جاپان؟ ناوەڵا نازانم خۆ لە پەنای یابانە و ڕەبی دەکرد بەقڕێ نەگرێت باشە سەری لە شتێک دەدا نەخشەکەی تو چ بوو ئازی؟ کاکە نەخشای من ئەمن نەخشەم لێ نەدەکەدەن عیب نەبێ لە لێوێ ئیوا قوڕێکم پێوە دەنا بڕێکم بە شەبکی ئیوا خەشخەت دەکرد و تەواو باش ئێستا و دەنگە دەنگە و لە چییە؟ چۆن بوو تووڕە بوونەشێ ئەمانەت خەرانە بێ یاخوا بۆ هێندە تووڕە دەبی؟ هەروام
حینی بابم بابیشم هەر بابیش دەروا بوو؟ بە دو قسان هەڵدەچم ماوە خۆی نەچی ئارامە لەگەڵ تەکنەلۆژیا چۆنی لەگەڵ تەکنەلۆژیای تەکنەلۆژیا چییە؟ موبایلی بەکاردێنی خواکەی کاکە ئەمن تەکنەلۆژیا مەگەژیان بەکار نانم بەس موبایلەکەم پێقسانی پێ دەکەم و جوابیان دەدەمەوە دەڵێ هەلۆ ناڵا ناڵێم هەلۆ خۆ عەرەب نیم ئەدی دەڵێ دەڵێم بەڵێ دەڵێ قەوەت و ژیان منداڵەکانی خۆمم وەڵڵا وا وەڵڵا باشە دی خۆت و کەسکاری ناکەی دەستەوانە سن دەستم ڕەش دەبێن ئەیڕۆ حاجی ڕەبی لە حاتێمت بکەی پێت خۆش نیە دەستت ڕەش بن ناڵا بۆچم دەست ڕەش ببن باشە حاجی دەڵێن ئەوە لە بۆ دەرمانیش بە کەڵک دێوە لە بۆ خەنەی سەری ئەمن دەکارم نینەوە واکەوەڵڵا جا پێشوا بەکاری دێنن بەکاری دێنن یەکێکە لەگەڵ تڵتە چای لێک دەدەن تڵتە چاچە توش ئەدێ لەگەڵ چی هەر ئیوا داوای دەکەن و ڕەنگی ڕادەدا و خەنەی پێداچێنن ئیوا ئەدێ ئەگە دەمزانی هێندەم لێ دەپرسی خۆم دەشاردەوە نانە وەڵڵا دەمدیتەوە وەڵڵاهی دەمدیتەوە بە ئەوڵا میلادیم دەگوت لە تەشقی عاسمانش با دێدیتەوە بە سەری من نەبووی ئەری باشە من نانی بابی تۆ دەخۆم حاجی پێت ناخۆشە گوێزان دەخۆم سەرجۆخینە ڕەحمەتی خوارد دەبێ دەڵێ سەرجۆخینە ئەگە تێگەیش بێوەندەت بەسەر باشە بەردەکەت بۆ لێستاندم ئێستا بەچی ناخۆشت کردوە باشە دەی ناشەوێ دۆشاوی مێوێ دۆشاوی مێوێ پیا دڵەکەی لەبوو هەڵداوێ حاجی پیا نەگوتووی بۆچێ؟ وڵا دوای نیوڕۆ هەموو کۆ دەبینەوە لەسەر قەڵاتی وەڵا من نام وەڵڵاهی دێ وەڵڵاهی دێ چۆن ئەجاب ئەتونی هێر بە کەڵک نا گوڵی مەدرسێ بەوەڵڵاهی کەلام ناب باش ئاخت بۆ نایەم و ئەناتوانم سەعرەت دەدو دەنێرم کوڕە نا بابە نام حاجی دەبێ بیپی ئەتو لێوێ بیچاکە ئاخر نایم نا ئاخر دێ خۆ بە زۆری نییە بە زۆر دەدێ چۆن چی نایە دایی نەبای وەڵای دەبێ بێ نایم دەبێ وە گوڵی مەدرسێ لێ بێ نا خۆ بەخسیەوە نییە بەڵێ ئەی وێزەکە خۆش بووی حاجی ئەدێ ئەدی وەڵڵاهی ڕەحمەتی خوا لێ بم نانە ئینشاڵڵا دەبێ بێ دڵەکەتر وایە دڵنیام دێ بەخوارم جێژەوان نەبمەوە نانە بخۆی ئینشاڵڵا ژەوان دەبێەوە کاکیش دێ هەوڵا بیلال و هەموو لێ بێن ئێ من چم سەر هەوڵا بیلاریەوە چۆن دێ دێوە ئەوە یەک شوێنی نین کەس و کاری یەک دینین دێ لێدە تەواوە نابێ مەسڵحەتێ دەستیە وێمە دێ ناگوێ دەین دوعا دەبینی خۆشە باشی خۆشە چۆنیان دەشکێنی ئیجا بەردەکەی ئەتوریستان دەیفەر بۆ بەردەکات دەهێڵی دەگرن دەی خۆشە خۆشە زۆر خۆشە حاجی من دیدەنی دیم ماون سەدێ بەجێت دێڵم ئیجا بەجێم دێرە خوا حافیزت بێ کاکە دێت توش خوای گەورە ئاگادارت بێ کاکە داخۆ بە بچم کردووە پێت ناخۆشە لێ بەرچاوانتم ئەدی پێشم خۆش نییە پێم خۆشە ئیشەکێت تاوکەی بڕۆی خوا حافیزت بێ دا والله دانشی نعرف أريد هل جزء دخل إيوه تقرأ دميري متى إيش كان دخيل ده بخودي خليني أنا أضرب إن شاء الله جاي جديد بيني دي دني دي ما هون حاجي نا بخوانا وشدي بخواي دي مو بخواي بتو كم دي مو زعوم زلامين ده طورة دخيل بروح